وانی منە بەڕێز دکتۆر محەممەدەم کاتت باش بەخێر هاتی کاتی هەمولایەک باش سپاس دەکەم. زۆر سپاس. بالەوە دەست پێ بکەین کە ئێستا سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی لە کۆبوونەوەدایە لەگەڵ سەرۆک کۆماری تورکیا، ئەمە لە نوێترین دانیشتن و کۆبوونەوەکانیایەتی وەجگە لەوەش لە ماوەی ئەمڕۆ و دوێنێش کۆبوونەوەکانی بەردەوام بوو و وتارێکی گرنگی لە لووتکەکەدا پێشکەش کرد. هەموو ئەمانە چۆن نەبینرێن گرنگیەکەی چییە بۆ هەرێمی کوردستان بۆ داهاتوی حکوومەت هەرێمی کوردستان؟ بێگومان سەروەریە لە بۆ ملەتەکە و لە بۆ حکوومەتەکە کە سەرۆکی حکوومەت بەو شێوازە و بەو پەرۆشەوە ڕوو لە هەموو کۆڕ و کۆبنەوەکانی جیهانی دەکات یەک بۆ ناساندنی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستتر و دروست نەک ئەوەی لە ناو مێشک و خەیاڵی وڵاتاندا هەبوو. ئێستا لە هەموو وڵاتان هەرێمی کوردستان بە تەواوەتی ناسراوە لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە هەموو ڕووەکانەوە. باشترین کارژەوە کە دەیکرد جەنابیان کردیتی لەو چەند ساڵەی ڕابردوو دۆست و دوژمنی کورد بۆ هاوڵاتیانی کورد و بۆ خۆی و بۆ سیاسەمەداران یەکلا کردەوە. لەبەرەوەی بەگزاران زۆر کەس خۆی بەدەست پێشانەدا یان بە پێچەوانەشمان هەبوو، زۆر کەس لە لای مە دوژمن بوو دوایە دەرچوو شێوەک لە شێوەکانی دیکە پێچەوانەیە. من پێم وایە ئەو کار و چالاکیانە جەنابیان کە دەیکە ئاستەمە لەبەرەوەی بەڕێزیان بەدەستەکی بەتاڵ لە ڕووی داراییەوە جم و جۆڵێکی زۆر گەورە دەکە لە بواری لە ڕووی ئابوووریەوە دەشکری ئەوەی برێ تا ئێستا سیاسیەکانمان کاریان لە بۆ ئابووری کوردستان نەدەکرد. ئەوە یەکەمین جارە لە ڕووی سیاسیەوە مرۆڤێکی سیاست مەدار کار بۆ پتەوکردنی پەیوەندیەکان و پێشبەچوون و گۆڕین و ئایدۆلۆژیا و پلانی نوێی هەبی لە بۆ ئابووری وڵاتەکەی ئەویش لە ڕێی ئەو پەیوەندیانەی کە هەیتی یا پەیوەندیانێک کە پێشتر هەی بۆ یان ئێستا کە دروستی دەکە یان هەوڵ دەرە بۆ دروستکردنی لەوەی کەرتی ئابووری وڵاتەکەی خۆی بە پێش بێخ. ئەمە سەرڕایەوەی کە ئاماژت بۆ کرد سەرڕای ئەو ئەستەنگیانە ئەو هەموو ئەو دەست بەتاڵێ لە ڕووی داراییەوە ئەوەی بەو ماوە کورتەی سەرۆکی حکوومەت کاریدا من دەتانە بڵێم ئێستا بیناغی دەوڵەت دروستکردن حکومڕانیەت بەو شێوە دەکراتن کە جەنابیان کردێتی لە ڕووی هەژماری من بێ لە ڕووی دووبارە ناونووسینکردنەوەی فەرمانبەران بێ لەبەرەوەی ڕۆژێک لە ڕۆژان حتا حکوومەت هێرەم نەی دەزانێت چە فەرمانبەری هەیە و پلەکانیان چیە پۆڵینکردن و هەژمارکردن و دووبارە گەڕانەوە بۆ ڕاستکردنەوەی وەرگرتنەوەی باج و ڕوسوماتەوە هەرچەندە لە هەندێک لای گلەی لەسەر هەیە بەڵام لە ڕووی وەرگرتن و حکومڕانیەت ئەوەیان ڕاستە. لە ڕووەکەی دیکەوە تا حکوومەت دەگاتەوە دەسەڵاتی خۆی و پارەیەکی باز بێنێ من پێم وایە دووبارە لێوێندەش سەرکەوتو دەبنەوە بەرەوەی هەرەوەندەی دەکرێەوە. باشە دکتۆر دوێنێ لە وتارەکەیدا باسی ژێرخانی ئابووری کرد. کار و چالاکیەکان و پرۆژە استراتیژیەکان هەموو پرۆژەکانی کە لە چوارچێوە یاخود لە کارنامەی کابینەی نوێمدا هەبوون و زۆربیان جێبەجێ کراون چ کاریگەریەکیە بۆ لەسەر پتەوکردنی ژێرخانی ئابووری تا لە لووتکەیەکی ئەوەندە گەورەدا لە بەردەم سەرکردەکانی جیهاندا باسی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بکرێت و گرنگیەکەی چی بوو؟ من پێم وایە ئەوەی بەڕێزیان کردیتی لە ڕێخستنەوە و چاکردنەوە و دروستکردنەوەی ژێرخانی ئابووری لە ڕووی هەموورە لە لای داراییەکەوە لە لای معنەویەکەوە کە با بڵێن لە لای دۆمینی دەوڵەت لە فەرمانبەر و لە داتایەکانی کە هەیتی زیاتر هەرێمی لە قۆناغی بۆ قۆناغە چکە ئامادە کردووە. ئەوەش مەترسیەکی دروست کردە لە وڵاتانەی کە مەترسیان لەسەر دروستبوونی حکوومەتێکی کوردی بەهێسەیە. بەرەوەی وەک جەنابیان باسی کرد مافمانە وڵاتی خۆمانەوی مافمانە نیشتیمانی خۆمان هەبی بەڵام هەر پێمان دەرێن خۆڕاگری بکەن یان خۆ بگرن تا ڕۆژێکتان دەیە ئەوانەی هاوپەیمانەکانمانن یان ئەوانەی دۆستەکانمانن بە زۆر دەبینن ئەمە ڕۆژێک لە ڕۆژان بینە ساحێبڵات بەڵام جەنابیان ئێستا من پێم وایە ژێرخانێکی ئابووری زۆر پتەوی دروست کردە. ئێستا هەر کاتێک لە کاتان ئەگەر ڕۆژی بێ وڵاتەکە لەسەر پێ دەتانی بڕیاری هەموو شتێک بدا یعنی وەک داتە وەک
بوونی دەستگایەکانی حکومی وەک ڕێخستنەوەی دەستگایەکانی حکومی وەک ڕێخستنەوەی بواری دارایی و باری هەم ئابووریش کارێکی زۆر پتەوکرایە بەڵام دەستان دەرێنەوە زیاتر دەکرا ئەگەر بەدەست پڕی باە بەڵام وڵاتێکێمە بەداخەوە لە هەموو لایەک بە دوژمن تەوەق دراینە ئەوەی ئەو کریتیەوەی یان کە حکوومەتەکەوی دەیکە بەڕاستی ئاستەمە ئاسان نیەوە ڕاستە بەشداریکردنی سەرۆکی حکوومەت هێرەمی کوردستان لە لووتکەی گیانی حکوومەتەکان چ ڕۆڵێکی دیکە یاخود چ گرنگێکی دیکەیە بێت بۆ ڕاکێشانی وەبەرهێنی بیانی چونکە ئەمە بۆ خۆی یەکێکە لە هۆکارەکانی بەرەو پێشچوونی ئابووری و فراوانبوونی وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە ئەمە تا چەند سەرنجی وەبەرهێنەران ڕاکێشێت کە شاندێکی حکوومەت هێرەمی کوردستان بە سەرۆکاتی سەرۆکی حکوومەت هێرەمی کوردستانە بینرێ لەوێ باسی ئابووری هەرێمی کوردستانەکەن ئەمە چەند ڕۆڵی ئەم حکوومەتە زیاترەکات دەنجی مەسرور بارزانانی لەو کۆڕ و کۆبنەوەرە دەنجی چیایە کە لەوێ قسە دەکاتن بە ناوی چیا و بە ناوی ملت قسە دەکا ئەوی دەزانی پیشگیرێکی باشی هەیە لە هەم لە لای ملەتەوە هەم لە لای حکوومەتەکەی خۆیدا ئەو متمانەی کە خەڵکەکە بەوی هەیە ئەو متوانێت ئەوش بە هاوڵاتیانی خۆی هەیە ئەوە ڕنگدانەوەی خۆی دەبی لەو کۆڕ و کۆبنەوانە کە ئەو قسە ئاکاتن ئەوانەی هەر کەسێک ئەگەر ڕۆژێک ڕۆژە بیر بکەنەوە بێن بۆ هەرێمی کوردستان لە ڕووی وەبەرهێنانەوە ئەو بێدوودڵی دێن لەبەرەوەی سەرۆکی حکوومەتێک کە لەلایەن خەڵکەکەەوە متوانێت پێ دەکرێت ئەو ڕێگا خۆشکەرە لەوەی ئەو خەڵکە بێتن یان ئەو بازرگانانە بێن پارە و سرمایە خۆیان بخەنەگەر لە هەرێمی کوردستانە بەرەوەی یاسایەکی سەرەکی سەرمایە هەیە دەر سەرمایە ترسنۆکە ناستە شوێنێک ئەگەر سەقامگیری سیاسی و سەقامگیری ئاسایشی ئارامی ترانەوی ئەوش سواز بۆ خوددا دیسان دەرێ بەو بەدەست بەتاڵیە کە هەرێمی کوردستان تێیدا هەیە شارەکانی کوردستان ئێستاش لە باشترین شارەکانی ناوچەکەنە لە ڕووی ئارامی ئاسایشەوە هەرچەند زۆر هەوڵ دەدرێ لۆ تێکدانی بەڵام الحەمدە سەر نەکەوتنە جا دکتۆر لە وتارەکەیدا ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگ کرد کە سەقامگیری هەرێمی کوردستانی کردە فاکتەرێکی سەرەکی بۆ بەرەو پێشبردننی ئابووری بێگومان ئەمە تا چەند کاریگەریە بێت بێگومان بەجەنابتم گوت سەرمایە ترسنۆکە ئەگەر سەقامگیریەک هەبیتن سەقامگیری تەنها لە لۆری ئاسایشەوەنا لە ڕووی سیاسیەوەش لە هەولێر و دۆکدا هیچ ئینقلابەکی سیاسی ئینقلابەکی عسکەری ڕوونادە و ڕووشی نەدایە بەرەوەی سەقامگیرێکی سیاسی هەیە بێ لەوەی سەقامگیری یاسایەکان بگۆڕینە هەر ڕۆژێ یاسایەک دەرسیتن یان هەر ڕۆژێ ڕێنماییەک دەرسیتن سەرمایەدار بێ لێرە زەرەر بکە لە ڕووی ژێرخانی خوددادان بەمە لە وڵاتانی کەندا و زیاتر بە 12 خاڵ ئێمە لە پێشین بۆیە من پێم وایە کە جەنابیان ئاماژەکەی بەوەی کرد ئەوانش دراسی هەرێمی کوردستان دەکەن لە هەموو ڕوەکەوە لە ڕووی سروشتەوە لە ڕووی ژێرخانی ئەوەی لە ژێرخانەوەدا هەیە لە ژێر زەویدا هەیە ئێمە زەنجینترین لە ڕووی نیشتمان پەروەریەوە لە ڕووی دەستی کارەوە لە ڕووی ئاوی شیرینەوە لە دوو چیاوە لە دوی دۆڵەوە لە ڕووی وەرزیەوە مەچاوەرزمان هەیە هەرێمی کوردستان خوا زۆری پێداوە بەڵام بەداخەوە من پێم وایە ئەو هەنگاوەکانی جەنابی سەرۆکوەزیران تاکە هەنگاوەکانن تازە خەڵکێک لە جیهان هەرێمی کوردستان وەک خۆی دەناسی بێ وەبەرهێنان بکە نەک شوێنێک بێ چەماگەک ببینێتەوە سەفقەک بکات و بستە دەرێ نەخێر ئێستاەوەی ئەو باسی کردو من گوێڕایەلی بووم متابعش بووم بە شێوە گوا باسی کرد کە هەرێمی کوردستان بۆیان بۆ وەبەرهێنان دەبێتە دایک و باوک دەپارێزرێن و سوودمەندیشە من پێم وایە لە داهاتوەکی نێزیک هەرێمی کوردستان دەبیتە باشترین تەوەجوها باشترین شوێن بۆ هاتنی سەرمایەدارە. باشە دکتۆر لە ڕووی کشت و کاڵ و پیشەسازی وەگەشت و گوزاریشەوە پێویستەکە لەو لووتکانە لە بەشداریکردنی هەموو ئەو کۆنفرانس و ئیڤنتە گەورانەدا مارکتینێکی باش بۆ ئەو دوو کەرتە یاخود ئەو چەند کەرتە تایبەتی کە کوردستان تێیدا ڕەنگی داوەتەوە یاخود بڵێن هەر یەک لەو کەرتانە پیشەسازیە گەشت و گوزارە کشت و کاڵە وەکو ئاماژەت پێکرد لە هەموو وەرزەکان و هەموو زەمینە سازێکی هەیە. مەسرور بارزانی خاڵە سەرچیەکانی دانا لە خوارەوە دەبی وەزیرەکان ئەو کارانە بکەن لەبەرەوەی کاتیویش 24 ساعتە وەزیرەکان دەبی
بچرە ناو تەفاسیلانە بەڵێ هەرێمی کوردستان لە ڕووی کشت و کاڵەوە تاکە خاکە کە لە حاجی ئۆمەران دەتوانانی گوێز و فستقی لێ بچینی دەتانی لە نزیک کەرکوچشدا خومای لێ بچینی لە ڕووی بازرگانیەوە کڕینی فرۆشتنی بکرێ ئەو زەوێ لە کوردستاندا هەیە هەموو کەنداوی عەرەبی دەدۆلمی وای تێدانە لە ڕووی چاندون و لە ڕووی پیتیاتی و لە ڕووی هەموو شتێکەوە لە ڕووی ئاوی شیرینەوە ماهیتمان لە ڕووی مێژووەوە زیاتر لە 10,000 ساڵ مێژوو لە هەرێمی کوردستان تۆمار کرایە لە فرعونیەکان و لە هەموو مێژوەکانی ئەوی لە جیهان هەیە کۆنترا بەڵام من پێم وایە ئەوان هەر کەسە وەزیرەکان بەڕێزیان خاڵە سەرچەکانی دانا دێتە خوارێ من بە ئەوان بە ئەرچیوانە من پێم وایە زیاتر بچرانە ئەو تەفاسیلانە هەر کەسە بە ئەرچی خۆی بکرێتم بەڵام بەداخەوە ئێستا نەکرایە. باشە دکتۆر محەممەد عەلی شرۆڤەکاری یابووری لەگەڵ مامبووی سوپاس بۆ تەواوی قسەکانت. سپاس بە وڵایەک. زۆر سپاس.